دژی دواکەوتنی موچە بایکۆت لە سلێمانی دەستی پێکرد. سێ هاوڵاتی هەرێم بە کارەساتێک لە تورکیا گیانیان لەدەستدا. پۆلیسێک باڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. سلااوتان لەبێ سمەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. سەر لە بەیانی ئەمڕۆ دژی دواکەوتنی موچە بایکۆت لە سلێمانی دەستی پێکرد. فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان لە سلێمانی دژی دواکەوتنی موچەکانیان بایکۆتی دەوامیان کرد. ئەو فەرمانبەرانە دەڵێن ناچنە سەر کارەکانیان تا موچەکانیان وەردەگرن. دوێنێ 24 ئاب بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە لە وڵاتی تورکیا سێ کەس لە خەڵکی هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە و دوو کەسی دیکەش بریندار بوون. ئەندامێکی خێزانەکە ڕایگەیاندە و خێزانە خەڵکی شاری کۆیان نیشتەجێی بەڕێتانیان و دوای گەشتێک بۆ هەرێمی کوردستان لە ڕێگای گەڕانەوەیان بۆ ماڵەکەی خۆیان تووشی ئەو ڕووداوە بوون. ڕووداوەکە لە سنووری پارێزگای ئەکسەرای ڕوویدا. لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگای ناحیەی سەنگاو سەر لە بەیانی ئەمڕۆ پۆلیسێک گیانی لەدەستدا و هاتوچۆی سنوورەکە ڕایگەیاند. پۆلیسەکە خەڵکی کەرکووکە و تەمەنی 50 ساڵە و تەرمەکەی نێردراوە بۆ پزیشکی دادوەری. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.